دەنگدان بۆ هەڵبژاردننی جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق هەر بەردەوامە لەگەڵ میوانەکەم لە دهۆکەوە بەردەوام دەبم بەڕێز حاکم عەبدوڕەحمان زێباری. جەنابی حاکم هاوکارمان ئاماژەی بۆ کرد کە لە دانیشتنەکەدا بە زۆرینەی دەنگ بڕیار دراوە کە ئەم هەڵبژاردنە ئێستا ئەنجام بدرێت گەڕی سێمی هەڵبژاردن بۆ جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمان. کەی ئەم پرۆسەیە کێشەی یاسایی دەکەوێتە بەردەم ئەگەر هەر بەم شێوازە بەردەوام بێت لەم گەڕەشدا جارێکی تر کاندیدەکان دەنگی پێویست بەدەست نهێنن کەی بربەستی لە بەردەم دروستە بێت و دەوەستێت پرۆسەکە؟ خۆی هەمان ینی ئەو چارەسەرێکە دروست بوو هەم دووبارە گەڕێنەوە بۆ هەمان چارەسەر، ینی چۆن بڵێ یارۆکە جورعەیەکی بە نەخۆشێک بدرێگەر عیلاجی نەبوو دووبارە ئەکرێتەوە. بەڵام ئەبێ ئەوەش لە بەرچاو بگیرێت، چونکە لەوانەیە خەڵکانێک هەردەبن بەم خودی ئەم ڕێککەوتنش کە پامنێرە ڕێزەکەتان ئاماژەی پێکرد خەڵکانێکە من تەنانەت بەوەش ڕازی نەبنتانەی لێ بدەن لە دادگای فیدرالی و هەر ئەولایەنە تقریبن هەر مەراقی ئەوەشیان هەیە زۆر کە بچنە ئەو شوێنە بێ لەوێش چونکە لە بیرمان نەچێ بەداخەوە لەوێش ئاماژەمانەوە بەو بڕیاری دادگای فیدرالیدا کە دەرچەیەکی یاساییە بۆ ئەم جۆرە بابەتانە، بەڵام بڕیاری واش هەیە پێچەوان ناوەڕۆکەکەی پێچەوانەی ئەوەیە. بۆ نمونە مەسەلەنەوەی لە ساڵی 23 دەرچووە بە ژمارە 322 ینی ناوەڕۆکەکەی ڕێک پێچەوانەیە ئەو بابەتەیە کە ئێستا کراوە. بەڵام من لەگەڵ ئەوە نیم، من لەگەڵ ئەوەم کە هەموو بربەستێکی سیاسی لە هەر وڵاتێک تەنانەت لە ئەوە پەرلەمانی کوردستانی شەگرێتەوە کە بۆ کابینەی دەیەم لە هەر وڵاتێک لە هەر قوارێک لە هەر شوێنێک بۆ دەسەڵاتی سیاسی و دەسەڵاتی وڵات بربەست دروست بوو گەیشتە یعنی وەکو بڵێن ڕێگایەکی داخراو ئەبێ دەرچە هەبێ نابێت، چونکە ئەمە شتێک نییە پەیوەندی بە ژیانی هەموو هاوڵاتیانەوە هەیە، پەیوەندی بە موازنەوە هەیە، پەیوەندی بە هەڵبژاردننی دەسەڵاتەکانی ترەوە هەیە. بۆیە ئەم دەرچەیەکە دۆزراوەتەوە ئەکیت وەکو ئاماژەم پێکرد خۆی خودی فایق زێدان لەو پێگەیە میهەنیە باڵایە و جگە لە پێگە کەسایەتەکەی خۆشی بێگومان پەنا نابات بۆ شتێکی وا ئەگەر هات و بڵێن بنەمایەکی یاسایی نەبێتون بنەمایەکی دستوری چ لە دستور چ لە قانون چ لە بڕیارەکانی دادگای فیدرالی. بۆیە ئەگەر هات و ئەم پرۆسەیە ئەگەر سێ کاندید بن ئەوە بۆ جاری دووەم ئەگەر کەسێکیان نیان هێن ئەوە چێتە خولی دووەم، ئەگە هەر نەبوو دووبارە و سێ بارە و تا دەرفەتێک ئەدۆزرێتەوە یان هەر هەموو پرۆسەکە دووبارە ئەگەڕێتەوە بۆ نقطەی سفر و دووبارە دەست پێ دەکاتەوە هەر دەبێت دەرچەیەک هەبێ بۆ ئەم بابەتە بێگومان. باشەکەی دادگای فدرالی دێتە نێو بابەتەکەوەواتە کەی ئەم پرسە دەچێتە بەردەم دادگای باڵای فدرالی ئەگەر ئەم پرۆسەیە وەکو جەنابەت وتت دەرچێکی بۆ نەدۆزرایەوە ڕێڕەوە یاسایەکەی خۆی وەکو پێویست تێپەڕ نەکرد. دادگای فیدرالی وەکو هەر دادگایەک لە هەر وڵاتێک لە هەر شوێنێک خاصەتەن ئەمە دادگای دستوریە لە خۆیەوە یعنی نایەتە ناو بابەتەکەەوە دەبێ کەسێک هەبێ بە پرۆسەکە ڕازی نەبێ یان مەسەلەنەوەی کە ئەو تەرەفەی کە ئەدۆڕێ لە مەوزوعەکە چێ سکاڵا و داوا تۆمار دەکا لە بڵێن لە دادگای فیدرالی ئەویش مەوعیدی بۆ داندەری بە گوێرە ڕێکارە دادوەریەکانەوە یاخود ئەوەیە جهتێک لەو جهتانەی کە یاسا و نظامی داخلی دادگا دەستنیشانی کردووە بۆ ئەوەی داوای تەفسیر و شیکردنەوە بکەن لە دادگای فیدرالی ئەو کات دادگا قسەی خۆی لێ دەکا ئەگەرنا یعنی تەنانەت خودی کەسایەتی بەڕێز فایق زێدانیش کە هاتوتە ناو بابەتەکەەوە لەوانەیە لە پەرۆشی خۆیەوە بێ بۆەوەی ڕێکارەکان نەوەستن و بۆەوەی وڵات نەگەیتە بەربەستی سیاسی ئەگەر ناوەکو شێوەی قەزایی خۆی نهاتۆتە ناو بابەتەکە وەکو کەسایەتی و پێگەی خۆی هاتووە بۆەوەی دەرچەیەک بۆ ئەم بابەتە بدۆزێتەوە ئەکیت ئەو شەر لەژێر ڕۆشنایی دەقە دەستوری و یاسایی و بڕیارەکانی دادگای فیدرالی دەبێت نەک بە
میزاجی شخصی دەبێت. باشە پێتان وایە ڕێککەوتن و هەماهەنگی سیاسی تا چەندە کاریگەری لەسەر ڕوتی یاسایی پرۆسەکە دەبێت بەو پێی کازانی کە عراق لە کۆمەڵێک پرستا دەگەڕێتەوە بۆ ڕێککەوتنی سیاسی و پابندی ڕێککەوتنەکانی پێشووتری خۆی نابێت یا کۆمەڵێک ڕێککەوتن لە دەرەوەی چوارچێوەی ئەو ڕێککەوتنانەی پێشودا دەکات کە لە دەرەوەی چاوەڕوانی لایەنە سیاسیەکانن کە لە نێو یەک بازنەدا بۆ پێکهێنانی هەر پرسێکی گرنگ بەیەکەوە کۆ دەبنەوە. پێت وایە ئەم جارش لە هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەماندان بابەتە دیارە ئەم پرسەی پێوە دیارە؟ بێگومان خۆی هەر ئەم دقە سیاسیانە ئەم دقە یاسایی و دەستوریانە ئەگەر وەکو خۆی جێبەجێ بکرێن سیاسیەکان ئەگەر مەسەنە و اتفاقی لەسەریان کردویان بەڕێکارە تەبیعەکەی خۆی بڕوە ئەسڵەن بربەس دروست نابێ چکە خۆ گوتوویەتی مەسەلەن مادە دستوری و یان نظامی داخلی پەرلەمان لە مادە حەوت کە باسی کردووە باغلبی مطلقە خۆگە ئەغلبی مطلقە کە هەبێ ئەوە ئۆتۆمات شتەکان زۆر بە تەبیعی بەڕێوە دەچن بەڵام سیاسیەکانن کەوا ئەکەن کە بربەست دروست ببێ یاخود بن پرۆسەکە بگاتە بربەست بۆیە هەردەبێ لەژێر ڕۆشنایی ئەو ڕێککەوتنە سیاسیانەش چارەسەرەکەش بکرێتن چکە ئەم دقە دەستوریانە شتێک نینە مەسەلەن دقی یاساوی دستوری بنگرێدراوی کەساتی کەسێک بن یان ناکۆکی لە بینی دوو کەسدا بەیان قەزای بڵێن وەکو چۆن بڵێن باری کەسی و ئەم شتانە بێ ئەمان ئەم دقە یاساوی دەستوریانە پەیوەندیان بە دەسەڵاتی وڵاتەوە هەیە بە بەڕێوەبردننی وڵاتەوە هەیە بۆیە لە سیاست جیا ناکرێتەوە ینی هەر سروشتی ئەم دقە یاساوی قانونی و دستوریانە سروشتەکەیان ناوایە ڕۆیەکیان سیاسیە بۆیە هەردەبێ بە ڕێکاری سیاسیش یەکلا بکرێتەوە بێ بگەن بە دەرەنجامێکی سیاسی و دەبێ بەش کۆمپۆمایزێک بکرێت لە بینی ئەطرافەکان بۆیە شەر مەسەلەن پارتی لەبەرەوەی بینیوێتی کە تا سەر ئەگە ئەو بمێنێ ناتوانێت دەرچەکەش بدۆزرێتەوە بۆیە ئەو هەنگاوی هاویشتووە و کە بەڕێز دکتۆر فەرهادی ناوەتە پێشەوە بۆ ئەوەی وەکو جزێک لە بڵێن کۆمپۆمایسەکەی کە خۆی ئەگرێتەوە دەبێت لایەنەکانی تریش ئەبێ بڵێن ڕێیە سیاسەکەی خۆیان بگۆڕن و دەنگدانەکەی خۆیان بگۆڕن بۆ ئەوەی لە نەتیجەدا دەرچەکە بکرێتەوە یاخ بڵێن دەرگاکە بکرێتەوە و شەکان بڕوان بەڵێ بەڕێز عەبدوڕەحمان ڕۆڵی سەرۆکی تەمەنی پەرلەمان لێرەدا چۆن دەبینی کە سەرۆکایەتی یەکەم دانیشتنی خۆلی شەشەمی پەرلەمان دەکات پێتان وایە دەسەڵاتەکانی ئەو دەستنووردارە کە ناتوانێت کاریگەری لەسەر ڕێڕەوی ئەم پرۆسەیە هەبێت بۆ یەکلایکردنەوەی هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بە تایبەتی کە ئێستا بۆ پۆستی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان کێبڕکەیەکی تونج و هەروەها بڵێن کەمێک ئاڵۆزیش دروست بووە. گومانی تێدانەیە سەرۆکی تەمەن ینی لە مادە 54 دەستور و لە مادە 5 نظامی داخلی ئەنجومەنی نوێنەران زۆر بە ڕاشکاوی باسی کردو ئەڵێ ئیشوکاری سەرۆکی تەمەن تەنها ئەوەیە ئەم جلسێ بەڕێوە بە تاو کاتەی سەرۆکی بڵێن ڕەسەن و نایبەکانی هەڵدەبژێردێن هیچ دەسەڵاتی تری نییە بۆیە من ینی ئەو شتانە ڕەت دەکەمەوە یاخود بڵێن لەگەڵ ئەوە نیم کە پێشتر باس لەوە دەکراوەڵە پەرلەمان دەتوانێت مادەی حوتی پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی خۆی بڵێن ئەنجومەنی نوێنەران هەموار بکاتەوە بۆ ئەوەی بابەتی ئەغلبی مطلقەوەوانەوەیان خولەکان دەستکاری بکەن ناتوانێت لەبەر هۆکارێکی زۆر سادە ئەویشەوەیە سەرۆکی تەمەن ناتوانێت ئەو شتانە بکە ناتوانێت ئەم بابەتە بخاتە دەنگدان ئەسڵن بۆیە ئەو دەرچەیە کە دۆزراوەتەوە باشترین دەرچەیە ئەوەی پێشووتر ینی بێگومان ینی دەستوری و یاسایی نەدەبوو وەتانەشی لێ دەدرا و نەش دەچووە سەر. باشە جەنابی حاکم باس لەوە دەکرا کە بەر لە کۆبوونەوەی یەکەم کۆبوونەوەی خۆلی شەشەمی پەرلەمان کە ئەم کۆبوونەوەیە کە بۆ هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتیە و بەپێی مادەی 72 دەستور 30 ڕۆژ لە دوای هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی دەبێت پۆستی سەرۆکۆماریش دیاری بکرێت نابێت دابخرێت. بەکراوەی دەهێڵدرێتەوە ئەگەر ئەم ڕۆژ نەتوانرا ئەم بابەتەیەک لای بکرێتەوە ئەکرێت بۆ ڕۆژێکی دیکە جارێکی دیکە دانیشتنەکە بەردەوام بێت بەکراوەی بەجێ بهێڵدرێت بۆی کە بەردەوام بن لە هەڵبژاردننی پۆستی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان یا بە چ شێوازێک دەبێت. خۆی یعنی یاسا باسی لەو دەستور و یاسا باسی لەوە نەکردووە ئەکرێت یان ناکرێت خۆی ینی بڕیارەکانی دادگای فیدرالی تەنانە لە ساڵی
دەشەوە بڕیارێک هەیە لە دادگای فیدرالی کە دەڵێ جەلسە عەرەبیە کە دەڵێ جەلسەی مەفتوحە کراوە یاسایی دەستوری نییە بەڵام خۆی بابەتی جەلسەی کراوەی بابەتێک نییە بڵێ یاسا بەیان دەستور بێ واقعێکە خۆی فەرز دەکات یعنی کە شتێک کە چارەسەر نەبوو مایەوە کات ژمێرەکان ئەڕۆن ڕۆژەکان ئەڕۆن ئۆتۆماتیکیە ئەو جەلسە بە مەفتوحی هەڵدرێتەوە بۆیە من پێشتریش گوتم ئەمە کێشە بۆ بڵێن ماوە قانونیەکەی کە هەڵبژاردننی سەر و کۆماریش دەکەت لەبەرچی لەبەرەوەی ئەو مادەی کە جەنابەت ئاماژەت پێدا مادە 72 بڕگە دووەم لەسەر باس لەوە دەکات دەڵێ سەرۆکی کۆمار دەبێت لە خلالی 30 ڕۆژ لە یەکەم دانیشتنی دانیشتنی ئەنجومەنی نوێنەران هەڵبژێردرێت لێرە ئەگەر هاتووم بۆ نمونە ئەم جەلسەیە 4-5 ڕۆژ درێژە بکێشێ یان مەسەرەن 25 ڕۆژ فەرەزەن درێژەی کێشە چکە ئەو مانگە ئۆتۆماتیکیان تەواو دەبێت ئەسڵەن تۆ دەرفەت نامێنێ بۆ سەرۆکی کۆمار بۆیە ئەو پرسیارە دێتە ئارەوە ئایا ئەو 30 ڕۆژە لە ڕۆژی 29 مانگ دەست پێ دەکەن لە ڕۆژی 30 مانگ دەست پێ دەکەن لە ڕۆژی 30 مانگ دەست پێ دەکەن ئەمەش ینی تۆ کێشەیەکی یاسایی ئەگە زوو دەرچەی یاسایی بۆ نەدۆزیەوە تەراکومەکە ینی کێشەی یاسایی و دەستوری تر دێتە سەری و کەڵەکە دەبێتن چارەسەرەکەریشی بێگومان قورستر دەبێت ئەو کات ئەو کاتە چارەسەرەکە چۆن دەبێت هیچ دەرچێکراوەیە کە ناوی بۆ ئەم بابەتە بۆ چارەسەرکردنی پرسی ئەبێ ئەم پرۆسەیە بەردەوام بێتە بەڵێ خۆی ئەبێ ئەو کات هەروەکو گوتم ئەبێ بڕیار دادگا فیدرالی ئەم نەسە دەستوریە شی بکاتەوە بڵێ مەسەلەن بۆ نمونە ئەم 30 ڕۆژە لە ڕۆژی 29 مانگ دەست پێ ناکە لە کۆتا ڕۆژی کە پرۆسەکە تەواو بووە بۆ دەستەی سەرۆکاتی ئەنجومەنی نوێران لەوێەوە 30 ڕۆژەکە دەست بێ هەرەبێ دەرچەیەکی لەم بابەتایە عنی بدۆزرێتەوە بۆەوەی چونکە هەڵبژاردننی سەر و کۆماریش خۆی شڕێکاری خۆی هەیە پێشتر دەرگای خۆپاڵاوتن دەکرێتەوە و تەدقیقی CV ئەو بەڕێزانە دەکرێت کە خۆیان دەپاڵێون و ئەوەش کاتی دەوێت تو هەگەر کاتەکەت هەموو کوشت بە دەستەی سەرۆکاتی ئەنجومەنی نوێنەران تۆ ئۆتۆماتیکیە لەسەر حسابی ئەو ماوەیە کە بۆ هەڵبژاردننی سەر و کۆمار ینی دیاری کراوە بۆیە کێشەکان کەڵەکە دەبن و ینی وەکو بڵێن ئالۆستر دەبن بۆیە دەبێ ینی بەلانی زۆر دەبێت ئەمڕۆ تا بەیانی ئەم بابەتە چارەسەر بکرێ گەر هاتوو نیاز هەبێ بۆ دەربازبوون لەم قەیرانە کەواتە پێتان وایە ئەم کە گەڕی سێمە ئێستا لە دوێنێەوە دوو گەڕی هەڵبژاردن بۆ جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمان بەڕێوە چووە ئەمڕۆ گەڕی سێمە کە ئێستا پرۆسەکە بەردەوامە گەڕی چوارم و پێنجم ئەگەر یەکلاش نەبووە ئەتوانێت هەربا درێژەی هەبێت واتە پەرلەمان ئەتوانێت هەر لەسەرم پرسە دابنیشێت تا یەکلا دەبێتەوە ئەخر خۆی تەنانەت ئەم گەڕی سێم و یەکەمەش جێ ینی جێوەیە قسەی لێ بکرێت لەبەرەوەی پاڵێورا و یەخت برێم ڕۆژکاندیدی نوێ هاتۆتە ئاراوە تۆ دەتوانی بە شێوەیەک لە شێوە یاسایەکان بڵێ ئەمە بەنسبەت پرۆسەکە گەڕاوەتەوە نقطەیەکی بڵێن ئەوە بە خولی یەکەم حساب دەکرێت بە جەولەی یەکەم حساب دەکرێت چکە پێشتر ئەمانە نەبوون بۆیە چکە ئەمە لەبیر نەچێ لەوانەیە ئێستا بۆ نمونە اتفاقە سیاسیەکان بەجیا بەڵام ئێمەکە وەکو گریمانەی یاسایی لەوانەیە دووبارە مەسەلەن دەنگەکان لەسەر هەرسێکیان دابەش ببن کەسیان ئەغلەبیە مطلقە نەینن ئەوە دەبێ بەنسبەت ئەوانە دەبێتە خولی دووەم بۆ یەکلاکردنەوە لە بینی دوو یەکەمەکەیان بڵێن دوو یەکەمەکەیان ئەو کات بۆ نمونە فەرەزەنەگە بڵێن ئەم جارەیان دکتۆر فەرهاد و کاک ڕێبوار و کاک شاخەوان ئەوەیان نەهێنا مەسەن دەنگی تابەتیان نەهێنە جارێکی تر کێبڕکێکە لە بینی دوو یەکەمەکە دەبێتەوە ئەوەی سێم دەرەچێ بۆیە دەتوانرێ بڵێ ئەمە بە شێوەیەک لە شێوەکان دەکات جەولەی یەکەم بۆ ئەم قۆناغا ینی جەولەی یەکەم بۆ قۆناغی دوای دەرچە یاساییەکە باشە بەڕێز حاکم عەبدوڕەحمان با لەبارەی کۆی پرۆسەکەشەوە ڕای جەنابەت بزانم بۆچی بەم شێوازە پرۆسەکە ئاڵۆزی تێکەوت و کەوتە بەردەم ئەم هەڵبژاردنانەی کە بەردەوام دووبارە ببنەوە لە کاتێکدا پێشوەختە ڕێککەوتن کرابوو لە نێوان لایەنەکان بە تایبەتی پۆستی جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمان کە بۆ پشکی کووردە ئایا پێت وایە ئەمە بارودۆخی سیاسی داهاتووی عێراق و پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق لە نێوان لایەنەکاندا ئاڵۆز ناکات پێت وایە هیچ دەستێوەردانێکی دەرەکی لەسەر ئەم بابەتە هەبێت یا
ئەوەی کە لایەنەکان بۆچی بەم شێوازە مامەڵەیان لەگەڵ ڕێککەوتنەکانی پێشووتریان کردووە. بەڵێ وڵا پرسیارە سروشتێکی خۆی سیاسیە قانونی و دستوری نیە من وەکو کەسێک وەڵام دەدەمەوە نەک وەکو دادوەرێکانی وەکو شخصێک بڵێن نەوڵاتە بێگومانەوە گومانی تێدا نیە ینی کەس نکۆڵی لەوە ناکە خودی ئەوانەی کە ئەم قەیرانەشیان دروست کردووە کەس نکۆڵی لەوە ناکە کە پێگەی پارتی دیموکراتی کوردستان لە پرۆسەی سیاسی دوای بڵێن ڕوخانی ڕژێمی پێشوو یعنی یەکێکە لە دامەزرێنە هەرە سەرەکیەکانی عێراقی نوێ چۆن تۆ دەبێ ئاوا بەم نوع تەعامل بکەی یعنی ئەمە خۆجاری یەکەمیش نییە کە بڵێن ئەو هاو بەشانێک کە لە عێراق هاو بەشن لە پرۆسەی سیاسی مەسەلەن بەم شێوەیە ڕەفتار بەرامبەر بە حزبێکی سیاسی لە هەرێمی کوردستان گەورەترین حزبە لە عێراق بەم شێوەیە ئەوە دەکرێت ئەمە ڕاستە بۆ خودی پەرلەمانتارێک کە دەچێتە ناو پرۆسەی دەنگدان بۆ فلان کاندیدیان فلان کاندید توانی لە وەکو ڕووە فقیەکە ڕووە ئەکادیمیەکە بڵێ حمافی خۆیەتی دەنگ بە فلان دەدا و دەنگ بە فلان نادا ئەمە ڕاستە بەڵام بۆ خودی بۆ تێکڕای عملیە سیاسیەکە و تێکڕای هەڵسوکەوتی ئەم لایەنە سیاسیانێک کە هەڵسوکەوت دەکەن لەگەڵ لایەنێکی هەرە سەرەکی دامەزرێنەری پرۆسەی سیاسی عێراقی نوێ ئەمە یعنی ئەکید نەتایجی زۆر خراپی دەبێ عواقبی زۆر خراپی دەبێ و دیاریشە ینی با بڵێن سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان زۆر دانیشی بە خۆدا گرتووە کە یعنی ئەم شتانە ئەوەندە دووبارە دەکرێتەوە بۆ نمونە مەسەرەن لە حکوومەتەکانی پێشوش لە کارنامەی حکوومەت چەند جار وعد و عودراوە و ینی جێبەجێ نەکراوە لێرە ئەمە بەڵام ئەمەی ئێستا هەر زۆر زەقە ینی تۆ لایەنێکی سیاسی زۆر گرنگ ئەمە ینی نەتایجی زۆر خراپ دەبێت بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار بۆ حکوومەت بۆ ینی بە دوور نازاندرێ تەنانەت لە پارتی ئەگەر لە پرۆسەی سیاسی عێراق بکشێتەوە لەو هەڵومەرجە نێودەوڵەتی و ئەقلیمیە کە ئێستا لە ئارادایە و نوێنەری سەرۆکی ئەمریکا دێتە عێراق و ئەم هەموو شتانە کە ڕوئەدا ئایا ئەم سیاسەتمەدارانە عێراق بیر ناکەنەوە یعنی ئەوەی کە ئەوان دەیکەن چەند ترسناکە بۆ داهاتووی عملیە سیاسی لە عێراق و بۆ عێراق وەکو دەوڵەت تەنانەت بێگومانە زۆر خراپە لێکەوتەکانی زۆر خراپ دەبێت بەس هیوا دەکرێت لەو جەولەی هەڵبژاردن ئەم شتانە چارەسەر بکرێت و بابەتەکان نەگەنە ئەو دەرەنجامە دووبارە دەڵێمەوە ڕێی خۆمەوەکو کەسێک نەک وەکو دادوەرێک زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز حاکم عەبدوڕەحمان زێباری دادوەری پێشوو لە دادگای باڵای فدرالی لە دهۆکەوە لەگەڵ کوردستان 24 بووی زۆر سپاس.